ڕۆژێ 6 حەب دوان بەیانی دوان میرۆ دوان هێوایی سڵاوی خوای گەورەتان لێبێ من لە کارگەیەکم لەناو بازاڕی هەڵەبجات دروستکردنی شیرینیە بەڵام لەلایەن خێزانێکی خەڵکی ڕۆژاوای کوردستانەوە کە لە ساڵی 2013ەوە هاتوونەتە پارێزگای هەڵەبجە کە هاتوونەتە ئێرە شیرینی حەلەبی تایبەت دروست دەکەن من بۆ وردەکاری زیاتر پێم خۆشە دەربارەیەوەی کە بزانم چی وای کردووە کە ئەو خێزانە کە خەڵکی قامشلون تاکو ئێستا لە پارێزگای هەڵەبجە بمێنەوە و ببنە خاوەنکار لێرە و نەگەڕێنەوە بۆ ڕۆژاوای کوردستان چی وای کردووە لێەوە تاکو لە 2013ەوە لێرە نەگەڕێنەوە بۆ قامشلو ڕاستەکەی کە ئێمە هاتنەوە بۆ هەڵەبجە سەرەتا هەسمان بە غەریبی نەکرد چونکی هەر وەکو کوردەکانی خۆمان کوردی ڕۆژاوا و کوردی باشوور بە تایبەتی هەڵەبجە شاری هەڵەبجە کوردێکی زۆر بەڕێز و محتەرەم و ڕێز لە میوان دۆستە ڕێز لە خەڵکی گرن بەڕاستی ئێمەش خۆمان هەستمان نەکرد کە ئێمە میوانین ئێمە وەکو خاوەن ماڵ مامەلەمان پێکرێ چی وای کردووە کە ببن بە خاوەنکار لێرە چۆن بیرۆکەیەوەتان بوات کە شیرینی حەلەبی دروست بکەن لێرە لە سەرەتا کە ئێمە هاتنەوە بۆ ئێرە ڕاستیەکەی ئەم شیرینی حەلەبیەکە لێرە نەبوو لە پارێزگای هەڵەبجە ئەوا بیرمان لێ کردەوەتمان بە شیرینێکی خۆش و تایبەت دانن لە هەڵەبجە طبعا لە فەزلی خوای گەورە ئیشەکە سەری خست لەخوا بەزیاد چەند جۆر شیرینی دروستەکەن ئێمە شیرینی سێ وڵات دروستەکەن عێراقی و سووری و تورکیش دروستەکەن هەرسێ شیرینی هەرسی وڵاتەکان دروستەکەن لێرە خواست لەسەر شیرینی چۆنە بە تایبەت شیرینی حەلەبی خواستی لەسەر ئەم شیرینە زیاترە چونکی وەکو بڵێن شیرینەکەی کەمترە بە فستەقە هەموو شتەکەی بە شتی خۆماڵی بە پێکێت وەکو شیر و ڕۆن و هەتا وەکو بڵێن پێکاتەکەی گشتی خۆماڵیە لە شتی کوردەواری بە پێکێت چەند کەس لێرە ئەو خێزانی کە لێرە ئیشەکەن ئێمە گشتمان یەک بنەماڵن بەڵام وەکو خێزان نزیکەی 6 خێزان لێرە ئیشەکەن پانزە جۆر شیرینی سێ وڵات لە کارگەی شیرینی حەلەبی هەڵەبجە دروست دەکرێت لەیان ئەم ینی ئەم بەڕێزانەوە یەکێک لەو شیرینیانەی کە زۆر حەزم کرد هەڵوەستەی لەسەر بکەم ناوێکی سێریە بخۆ و شکر بکە وایەکە ئاراسی چۆن شکر بکە ئەوە ناوی بە عەرەبی پێڵێن کۆل و شکۆر ینی بیخۆ و شکرکە ئەو جۆرەیانە ئەوە بە فسەق و هەتا هەویرەکەش جیاوازە ئەوە شتی وەکو بڵێ تایبەتە بەکارێت نزیکەی لە بەردەستیان نزیکەی نیم ساعتی پێچێ لە ناو فڕنەکەش ساعت و نیوەکی پێچێ هەتا ببرژێت بیخۆ شکر بکە بیخۆ و شکر بە جگە لەمە ناوی کۆمەڵێک لە شیرینەکانمان پێ بڵێ لەوەی کە لێرە دروستەکە خۆ ناوەکەیان وەکو بڵێ ژۆرەکەیان زۆرە وەکو هێلانە چۆلەکە زنوود کونافەکان پێچراوە هەمانە نەوعێکی تریش هەیە پێ ئەڵێن پەنجە لەفافەمان هەیە نوعی زۆری هەیە کاگەراز بە پێی کوالیتی شیرینەکانتان پێم وابێت تۆزێک سیعرەکەشی گرانترە ئەمە ئەگەرێتەوە بۆ کوالیتی و باشی شیرینەکانتان بەڵێ ئەوە تێچوونی زیاتری تیاچە تێچوونی زیاترە لەبەر ئەوە تۆزای نرخی گرانترە ئێمە فستەقی تیاگەن فستەقەکە خۆتان نەزان نرخی کیلۆی فستەقی کە بەکارێت بۆ شیرینەکە ئەوە تقریبان 30,000 32,000 شتێکی وایە کیلۆیەک